ئازان و خۆشەویستان لارزێکن سڵاوتان لە بێم کاتتان باش من ڕانکۆ بەکرد بەرنامەی ستۆدیۆی 129تان پێشکەشەکەم ئەم بەرنامەیە تایبەتە بە بانگەشەی کێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان هەر جارە و میوانداری دوو کاندیدی بەڕێزەکەین یان دەپرسین گەر بچنە پەرلەمانی کوردستان پلان و پرۆژە و بیرۆکەتان چییە کە خزمەتی خەڵکی کوردستان بکەن ڕێگەی کێتی نیشتیمانی کوردستانەوە دەتانەوێ چی بکەن چۆن خزمەت بە خەڵک بکەن بۆم بەرنامێ میوانداری هەرێکە لە بەڕێزان کاکرەوە زەحمەت شا کاندیدی ژمارە 61مان کردو هەروە خاتوو کەوسەر محەممەد ناسراو بە کەوسەری ئەوقاف کاندیدی ژمارە 18 سڵاوتان لێبێ بەخێر بن بەخێر بن سەرچاو خاتوو کەوسەر لە بەڕێزەوە دەست پێ بکەین خۆت بناسێنی بە بینەرانمان بە دەنگدەران. باشە من کەوسەر محەممەد ئەمین قادر بەڕێوەبەری کتێبخانەی وقافی سلێمانیم کاندیدم لەسەر لیستی 129 کێتی نیشتیمانی کوردستان بە ژمارە 18. زۆر باشە کاکرۆز ئێمە دەوناسین بەس بۆ دەنگدەران ئەوانەی کە نادناسن خۆتیان پێ بناسێنی. سپاس من ڕۆزی ئەحمەد شا کاندیدی ژمارە 61 لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرقاڵی کاری بازرگانی تایبەتی خۆم بوو. هیچ پۆستێکی حزبی حکومیم لە پێشترا نەبووە ئەمانەوێت ئینشاءالله ئەو بەشەی لە مۆفەقی کە بەدەستمان هێناوە و لە کاری داهاتوو بیگوێزینەوە بۆ خزمەتی شار و وڵاتەکەمان. زۆر باشە کاکڕۆز لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە وەکو کاندیدێکی یەکێتی و دواتر بنە فراکسیۆنی سۆز لە پەرلەمانی کوردستان دەتانەوێت لەوێ چی بکەن؟ ئەوەی کە لە سەرەتا دروشمێکە کە هەڵمان گرتووە و لە ئێستا بە دواوە لە دروشم گەورەترە بێ ئەبێ بە تایتڵ یان بە سەردێڕی کۆمەڵێک پرۆژە و کۆمەڵێک بەگشتداچوونەوەی خۆسەپێنی بەو نیەتەی کۆتایی بە هەموو نادادی ناڕەحەتی نائەدالەتیەکان کۆتایی بە تاکڕەویەکانی ماوەی ڕابردووە هێنین بە کورتی و کرمانجی ئەم دروشمە ئەکەینە سەرەتای کاری داهاتوومان لە پەرلەمانەوە کاری بۆ ئەکەین و ئینشاءالله زۆرمان بڕیوە و کەممان ماوە. باشە خاتو کەوسەر تۆ لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەتەوێت بچیتە پەرلەمانی کوردستان لەوێ دەتەوێت چۆن خزمەت بکەیت؟ هەڵبەتە دیدگای یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بەگشتی ئەو بەرنامە ئەو پرۆگرامی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لە بەرنمەیەتی جێبەجێکرا ئیشەڵا کە بە بەدەستهێنانی کورسێکی زۆر بۆ ئەو مؤسسەسەی پەرلەمانی کوردستان خزمەتی زۆری بەدەستەوەی بەرنامەی زۆرمان بەدەستەوەی کە ئەتوانی لەوێ سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان سوودمەند بن لەو خزمەتگوزاری و لەو پێداویستی و لەو بەرچاوی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان هەڵبەتە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمجار بە کۆمەڵی بەرنامەی زۆر جوان زۆر بەهێز زۆر خزمەتگوزاری یەتەوە مەیدانەکە و ئیشەڵا سەرکەوتووە بین. زۆر باشە کاکرۆز ئاماژە بۆ کردوتێت ئەو دەسەڵاتە تاکڕە و جۆرێک لە خۆسەپێنە نەهێڵین پێتان وایە تاکڕەوی هەیە لە دەسەڵاتە؟ پێمان وان نییە بڵێ پێمان وایە بەس تاکڕەوی هەیە ئەوە پێویست ناکە ئێمە بڵێن پێمان وایە ئەوە هەموو کەسەی بینێ و نەتیجەکانی و فیدباکەکانی سیاسەتەکانی ماوەی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئاشکرا ئەعرازەکانی دەرکەوتووە چی ناڕەحەتی چی بۆ دواوە چوونی چەند ساڵی ڕابردوو کە کۆمەڵانی خەڵکی کوردستان هەوڵیان بۆیاوە خوێنیان بۆ ڕشتووە خەباتیان کردو لە پێناوی وردە وردە هەمویان یعنی بەداخەوە بەرەو ئەوە ڕێژ کە لە دەستمان ناوە یعنی ئێمە بەرەو بچووک بوونەوە ڕۆژ لە دوای ڕۆژ ڕۆیشتوین لە سایەی ئەو سیاسەتە تاکڕەوە خۆسەپێنیەی ماوەی ڕابردوو کە جێبەجێ کراوە بەداخەوە. یعنی پێت وایە ئەو حکوومەتی کە خۆی پێی وایە حکوومەتێکی دادپەروەرە و حکومڕانیەکی ڕەشیدی کۆمەڵانی خەڵکی کوردستانەکە بۆ تۆکاری ئەوەی کە ئەزمونونەکەشمان بەرەو دواوە بچێت بە دڵنیایی کاک ڕانکۆ من چەندێک پێم وابێ خۆم باشم قیمەتی نییە قیمەتەکە لە شوایە لەویایە خەڵک منی پێ باش بێ خەڵکەی منی پێ باشە بێ کە بینی باشیەکانی منی بینی کە دەستکەوتەکانی بینی کە بەرەو پێشچوونەکانی بینی تۆ قەیران بە دوای قەیران ڕیزی بکەی بۆ من
حکوومەتی ڕەشیدی نەخێر حکوومەتی ڕەشیدنی ناڕەحەتی بە دوای ناڕەحەتی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ موچەخۆران بۆ مامۆستایان بۆ مامۆستایانی ئاینی کە من لەم فترەیە بیستومە کۆمەڵێکی زۆر مامۆستای ئاینی خۆبەخشێ ئەخە مامۆستای ئاین یعنی فیەیەکە بێ شان بەشانی حکوومەت تەوعیەی خەڵکە یارمەتی خەڵک بە بیر لەوە نەکاتەوانێت کە ئەم مامۆستای بە سوال و سەدەقە بژی لەگەڵ ڕێز و احترامی تەواوم بوویان یعنی هەچ فیەیەک تۆ دەسی لێی ناونیشانی خۆبەخشیان بۆ دۆزیوەتەوانێ بە خۆبەخشی بچێ ئیشکە بە واستەشە بێ ئیشی دەستکەوێ ئەمە نەجاحەتەکەی لێ چوایە شتیوا هەیە نەخێر نییە هەر مامۆستا خۆبەخشانی کە باسییانەکەی مامۆساییانە ئەمەوەدا وەزارەتی و قاپ دەڵێکی بڕێک هاوکاریانەکەم بەداخەوە بێوا بڵێم وەکو جۆرێک لە ساڵکردنێک یانشێ بڕێکی زۆر کەم دەڵێ پێیان دەدەینە تا حکوومەت ڕێوشێنێکیان بۆ دەدۆزێتەوە بە شێوەی گرێبەست بێ یان نەزانم ڕێگەیەکی تریان بۆ دۆزێتەوە موچیان بۆ دابین بکە یعنی کار بگاتە ئەوەی ئێمە غەدر لە پیاوی ئاینیش بکەین بەخواگە خەڵکیش قوڵی کاخوا لێمان قوڵ ماکە بەداخەوە باشە با ئەوەی کە پەیوەندی بە ئەو قافەوە هەیە بە مامۆسایانی ئاینیوە لە خاتوکەوسەر پرسین دەنی چ شتێکی تۆ لەم بوارەیە کاری لەسەرکەی لە پەرلەمانی کوردستانەوەی کێکە لەو گرفتانی کە کاگڕۆز باسی کرد دەستی کاگڕۆز خۆش بێ هەڵبەتە بابەتێکی زۆر جوانی ئەوروژان من بە حکمی کە 30 ساڵە ناو بەڕێوەبەرەتەکانی ئەو قافە کارەکەم سەرەتاوەکو ژمێریارێک کارم کرد لە کاری مامۆستایانی ئاین مەکرد بەداخەوانە ئیسەم هەم مامۆستایانی ئاینی هەم ئەو سێکتەرانی کە لەناو ئەو قافە هەیە تەمان ئێمە هەر کاری مامۆستایانی ئاینی بەڕێ ناکرێ بە حکمەوەی بەڕێوەبەراتی ئەو قافی سلێمانی جیاوازە بەڕێوەبەراتیەکەی منیش جیاوازە بەڕێوەبەراتی گشتیش جیاوازە مامۆستایانی ئاینی لە ئێستاە بۆ چوونی من بە تایبەت ئەو مامۆسانی کە خۆبەخشن کاری جددیان بۆ نەکراوە بۆیە لە ئێستایەتی نیشتیمانی کوردستان لە هەوڵی جددی ئەوە ئەو شکۆ گەورەیە ئەو شکۆ مەزنە کە خوان هەر شکۆدارن بۆ مامۆسایانی ئاینی بگەڕێتەوانێ بێژگەلەوە ئێمە کۆمەڵی سێکتەری کەمان هیچێک لەوانە مڵکەکان بەشی مڵکەکانمان هەیە کە بەڕاستی ئیستا بە شێوەیەکی گشتی بژیۆخراوە ئێمە ئەمانی ئەم جارەیەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر ئەو وەزارەتە گرنگە بێنێتەوە ژەردەستی خۆی تەڕەن زۆر گرنگە وەزارەتی ئەو قاف کاروباری ئاینی ئەم جارە لە پشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان ئینشەڵا بە هەوڵی هەموو لایەک و کورسیانە بینەوەی ئەو وەزارەتە بینەوە دەستی خۆمان کە مڵکێکی زۆری هەیە ئێستا لە خزمەتی مزگەوتەکانانیە بەداخەوانێ ئەو پارەی قۆڕخکار کراوە من خۆم بەڕێوەبەری بە شژمێریارەکانی ناوعامە بووم دوایەوەش لە بەشی مڵکەکانە زۆر کارم کردو شارەزایەکی تەواو هەیە لە بەشی مڵکەکانە کە ئەتوانین ئێستا بڵین بەداخەوانە کە کاری جدی لەسەر ناکرێت بۆ خزمەتکردنی مزگەوتەکانێ بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵک نییە چکە ئێمە مڵکمان هەیە ئەم مڵکانە هەمووی بەکرێ درانە ئەو داهاتەی ئەچێتە حسابێکی تایبەتەوانێت کە دەبوو مەفروض بوو ئەو داهاتە لە خزمەتی هەم مامۆستایانی ئاینی هەم مزگەوتەکانە بێ هەو ئەم خانوانی کە بۆ مامۆستایانی ئاینی ئەکرێ بەداخەوانێ هەم جارێکی کە ینی ئێمە جەخت دەکەینەوە لەسەر ئەوە هەر کات وەزارەتی ئەو قابەدەست یەکێتی نیشتیمانی کوردستان و بێ خزمەتێکی جدی کراوە کارێکی زۆر باشی کردووە بە تایبەت مڵکەکان و داهاتی مڵکەکان کە ئیسا بۆ ئەو قاف زۆر گرنگە کە بتوانێت پرۆژەی لەسەر بکە ئێمە لە 2008 توانێ من خۆم کو عرضم کردی بەڕێوەبەری بە شژمێریارەکانی عامە بووم لە 2010 ئێمە ئەمرێکمان بۆ هاو 2007 بۆ 2010 کە ئەو داهاتە بکرێ بۆ عنیوکو بە بەرهێنان بەکار بێتوانێت بۆ ئەو قاف بۆی خزمەتی وەقفکارانی پێ بکرێ بەداخوانێ ئێمە نەمانتوانین لە سنووری سلەیمانیە کە بڕێکی زۆر پارە هەیە لە داهاتی وەقف نەمانتوانێت سوودمەند بین لێی وەک بۆ خزمەتی وەقفکاران مزگەوتەکانی خۆتانزانی خۆبەخش ئەیکا کۆمەڵی گرفت و کێشەی زۆر هەیە لە ناو قافە کە ئەم جارە ئومێد دەکەین ئەگەر بێتەوە سەریشەتی نیشتیمانی کوردستان پشکەیەکێتی نیشتیمانی کوردستان بێ خزمەتێکی زۆر بکرێت هەم بۆ مامۆستایانی ئاینی هەم بۆ خۆبەخشەکان بەگشتی کە بەڕاستی پشکێکی وەکو جەنابی کاگڕۆز فەرمووی کە بەڕاستی کارێکی گرنگ ئەکرێ ئەگەر ئیش بۆ مامۆستایانی خۆبەخش بکرێت پێما بێ ژمارەشیان زۆر نییە بەو ڕادەی حکومەت نەتوانێت بیان کابەگرێ بەست ئێمە ئەگەر زۆر بێ و کەم بێ ئەم چینێکی زۆر گرنگترین توێژە کە ئێمە ئەتوانین هەم وەکو کۆمەڵانی خەڵک سوودی لێبرێت چکە هەر کەسێک بێ گوێ لە مامۆستایانی ئاین بگرێت ئێمە من خۆم 30 ساڵ لەگەڵیانم ئەو چینە گرنگترین چینێت لە هەر کۆمەڵگایەکە هەبێ بە تایبەت دەگەر کۆمەڵگای ئیسلامی بێ بۆیە مامۆستای ئاینی شکۆیکی گەوریان هەیە ڕێزێکی تایبەتیان هەیە لای ئێمە چەند خزمەت کرێن بە بۆچوونی من کەمە چونکە هەم وەکو موچاوە وەکو پێگە و هەموو شوێنیان بەڕاستی لە ئێستاە ئەیانێ بە حزبی بیکەن چونکە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ کاتێک لە زەمانی بەڕێز بام جەلالە خوا لێ خۆش بێ
شکۆیەکی گەورەی دانا بۆ مامۆسایانی ئاینی هەمیشە لەگەڵیان کۆ بۆ مانگ نەبوو لەگەڵیانە دانەنیشێ لەسەر و خۆیەوە دای ئەنان شکۆیەکی زۆر گەورەی لە مامۆسایانی ئاینی کردبوو ئێستا بەداخوانێ ئاینی بە حزبی بکەن ئەو چینە کۆمەڵە دەست پێش خەری ئەەکەن بۆی کە مامۆسایانی ئاینی هەرچۆنە بێنەوە سەر وکو حیزب مامەڵی لەگەڵ بکەن نازانن ئەم چینی مامۆسایانی ئاینە چینێکی گرنگە چینێکی تاک بە تاکی کۆمەڵگەیە کە ناکرێ بەڕاستی بە حیزبی بکرێن زۆر باشە بەرنامە بین کاک ڕۆز بەڕاستی وەکو بازرگانێ وەکو سەرمایه‌دارە کاری خۆتەکەی هەستان بۆ کردووە جیاوازی سلێمانی لەگە شارێکی ترا کراوە سلێمانی پەراوێز کراوە هەوڵدراوە سلێمانی چۆنەڵی دەست بخرێتە بینەخاخای ئەوەی کە جۆرێک لە ڕەخنە و گلەی دروست بێ لە پرۆژەکانی سلێمانی زۆرجار بوترێ بۆ نمونە ڕێگەوبانی هەولێر بۆ وایە هی سلێمانی بۆ وانە واللهی کاکە ڕانکۆ بەسەراحەت مەوزوعەکە لە هەست دەرچووە ئێستا ئەبینرێ یعنی لە هەستکردن تێپەڕیوە و ئەگەر یەکێک نەشارەزاش بهێستی پێ کاکە ئەیبینێ کاکەکە ئەم مەوزوعە پلانی بۆ دانرا ینی بە پلان بە قەست هەرچێکی ناوەنەی هەیە و واقعە بۆیە ئەرشی ئێمە وەک کۆی خەڵک یەک شتە با پێ بڵم بەڕاستی یەکێتی ئێستا جگەلەوەی بۆتە جێی ئومێدی یەکێتیەکان زۆر بەڕاستی ئەم قسەیە لە من وەرگرە بە واقعی بۆتە جێی ئومێدی هەموو لایەنەکانی تریش چونکە ئەمرێکی واقع دروست بووە و سەلمێنراوە تەنها هێز بتوانێت بەرامبەر ئەم ناڕەوایی و تاکڕەوی و ناڕەحەتیانە یان بەرامبەر ئەم سزادانەی ئەم زۆنەی ئێمە بتوانێت بوەستێتەوانێ تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانە و بێجگە لە یەکێتی هیچ هێزێکی تر ئەم توانایی نیە و ئەم کاریگەریە نیە و ناشی بێ بە دڵنیاییەوە بۆیە پێویستە هەمومان بە یار و نەیارمانەوە هەوڵ بین ئەم جارە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بە جۆرێک سەرخەین کە ئیتر بگەینە مەرحەلەی ئەوەی ئاوەدانی دەست پێ بکەین ئەم مناقەشە بەتاڵانە جێبێڵین تێیپەڕێنین بەڕاستی یعنی معقول نییە تۆ لە ناوچەیەک لە ناوچەکان من سەردانم کردووە لە ماوەی ڕابردوو لەم هەفتەیە یەکێک لە لیستەکانی بە ناو معارەزە با بڵێن ئەوانەی کە دوکانی سیاسی ناوە لە بازاڕە پیاسی کردووە بە یەکێک لە شارچکەکانی دەوری سلەیمانی بە قەریەکێتی دەنگی هێناوە بەخوا لە یەکێتیش زیاتر بە چەند سەد دەنگێ لە یەکێتی زیاتر دەنگی هێناوە باش ئەمە طبعاً بۆ یەکێتی گەورەییە کە ئازادیەکی لەو شێوەیە لەم سنوورە هەیە حیزبێک لە ژێر دەستی ئەو دروست بووە لەو زیاتر دەنگ بێنێ ئەمە سەلمێنەریەوەی کە یەکێتی ئەو پەڕی دیموکراسی پیادە کردووە خەڵک لەمە چی سوودی بینی لە ماوەی ڕابردوو کە دەنگەکانی لە یەکێتی سەنەوەیای بەلایەنێکی تر هیچ سوودێکی نەبینی خەڵک خۆی زەرمەند بوو باری یەکێتیش قورس بوو هەرچی ناڕەحەتی هەرچی ناڕەزایی هەرچی قسەی ناشرین هەرچی گلەی و گازندە هەیە لەو زۆنە لە ماوەی ئەم 6 ساڵە بە یەکێتی کراوە بە یەکێتی وتراوە یەکێتی تەحمولی مەسئولیەتەکەی کردووە لایەنەکەی تر کە لە یەکێتی زیاتر سەڵتی هێناوە بۆ چاخواردنەوەیش نەچۆتەوە سنوورە کەسیش باسی ناکە بەس خۆشبەختانە ئێستا بۆیان دەرکەوتووە کە ئەو هەڵەیەی لە ماوەی ڕابردوو بەو شێوەیە کردویانە جگەلەوەی زیانی بە یەکێتی گەیانوە ئینزارێک بە بۆ یەکێتی کە بێتەوە بەرەی خەڵک کە هەمیشە لە بەرەی خەڵک بووە زەرێکی گەورەشی بە خۆیان گەیانەوە بۆیە واقعێک دروست بۆ لای خەڵکیش بە شێوەیەک سزادانی یەکێتی یعنی سزادانی خەڵک بۆیە خەڵک بەگشتی ئەم جارە یەکێتی وەک فریاد ڕەسێکی ئەم دۆخە نەخوازراوە چەق بەستوی کوردستانە بینێ و دڵنیام دەنگێکی گەورە و کاریگەرە هێنین و ئەو ناڕەحەتیانەی کە بەرەوشی هەمومانی گرتووە لە پەرلەمانەوە کاری بۆکەین بۆ چارەسەرکردن و دوای پەرلەمانیش حکوومەتێکی گەورەی کاریگەر کە یەکێتی قسەی تەواوی لەو حکوومەتەیە هەبێ بێ یەکێتی دڵنیا بە هیچ جارێکی هیچ قەرارێکی حکوومەتی ناپەڕێ ئێستا قسەی تەواوی نییە ئێستا قسەی تەواوی قسەی خەڵکە قسەی ئەوڵ و ئەخیری یەکێتی کۆتایی پێهێنانە بەو نادادی و ناڕەحەتیانەی کە هەمومانی بێزار کردووە لە ماوەی ڕابردوو کە هەمومانی زەرمەند کردووە ئەم قسەیە کافیە بۆ ئێستا باشە کاک ڕۆز
هەمیشە بۆ نمونە دەڵێن سلێمانی پەراوێز خراوە دەبێ سلێمانی ئاوادانتر بێ و سلێمانی شایەنیەوە نییە کە بەم شێوازە تەعاملی لەگەڵا بکرێ بۆ نمونە لە هەولێر چی کراوە لە دۆک چی کراوە شەقام نازام ڕێگەوبان و ئەوە کراوە دەتانەوێت لەسەر حسابی شارەکانی تر سلێمانی ئاوادانتر بێ پشکی خۆی وەرگێتەوە یانەوەی نا بە یەک چاوسێری ئەوێش دەکەن قوربان ئێرە جگەلەوەی کە بە یەک چاوسێر ناکرێ بەو چاوەی کە ئێرەی پێ ئەبینرێ چاوێکی دژایەتیە چاوێکە یعنی حەزی بە ناڕەحەتی حەزی بە سزادانی سلێمانی هەیە جا چه هەدەفێ لە پشتیەتی ئەویان مۆزوعێکی ترە بەڵام من دڵنیام یەکێک لە هەدەفەکانی ئەوەیە کە خەڵکی ئەم زۆنە لە یەکێتی تووڕە بکرێ لە یەکێتی بێزار بکرێت بەس خەڵکی ئەم سنوورە زۆر لەوە عاقڵترە هەر خەڵکی ئەم سنوورە بوو گۆڕانی بردە لای هەور هەر خەڵکی ئەم سنوورەش بوو گۆڕانی هێنایە خوارەوە بۆچی لەبەرەوەی نەتیجەکەیان بینی ئەوە نەبوو کە ئەوان بیریان لێ کردەوە تەنیا حیزب کە لەم سنوورە بتوانێت گۆڕانکاری بکە یەکێتی نیشتیمانی کوردستانە تەحملی هەموو سزایەکی کردووە و تەحملی هەموو سزایەکی ژەکە و هیچ کاتیش بەرەی خەڵکی جێنەهێشتووە ئەو کارە ساتانەی بە بۆنەی ئەو چاوە دژایەتیکردنەی کە سێری ئەم سنوورەی پێکراوە بەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان هاتۆ لە ماوەی ڕابردوو بەسەر هەچ حیزبێک لە دنیا بەهاتایە ئێستا لە مێژووشان ناوی نەما بوو بۆیە ئەمانە هەمی فیدباکی باشە ئاماژەی چاکە هەم بۆ خەڵک هەم بۆ کوردستان بەگشتی بە سەراحەت کاتی ئەوە هاتووە یعنی هەموو شتەکان بگەڕێنەوە جێگای خۆیان تۆ سیرکە هەتا دەسەڵات لەم سنوورە سەتاسەتی لای یەکێتی نیشتیمانی کوردستان و یان با نەڵێن 1970 وەزعی و دۆخی ئەم سنوورە شتێکی تر بوو کاکە هەمومان بە بیرمان نییە لە هەر هەژدە مەحافەزەکەی عێراقەوانەیە بۆ سەردان و پیاسە و گەڕانە هاتنە سلێمانی وانە ئێمە بۆیە باسی ئەم زۆناکەین و باسی سلێمانیەکەین ئێمە ئەگەر ئەم زۆنەمان خۆش نەوێ و خەمی ئەم زۆنەمان نەبێ بە دڵنیایی خزمەتی شوێنیشتریشمان پێ ناکرێ بۆیە ئەم جارە خزمەتگوزاری و گەشە پێدان و ئاوەدانیەکان ئەبێ لە سلێمانیەوە وەک جاری جاران ئاراستە بکرێ و ئەشیکەین ئینشاءڵڵا بە پشتیوانی خوا و دەنگەکانی خەڵک زۆر باشە هاتو کەوسەر ئەوەی کە کاگڕۆز دێڵە لە یەکەم هەڵبژاردننی هەرێمی کوردستاندا کە با بڵێن لە دوای ڕاپەڕینەوە جیاوازی نێوان یەکێتی پارتی جیاوازیەکی زۆر زۆر کەمە 49-51 بەڵام بەم لە هەڵبژاردننی ڕابردوودا پارتی دەبێتە دوو بەرامبەر یەکێتی دەبێتە نیوە بە حکمی و دۆخە نەخوازراوی کە لە ناوخۆی یەکێتی و لەم زۆنەدا ڕوویاندا ئێستای تر پێتان وایە کاتیەوەیە کە ئەم جیاوازیە نەهێڵدرێ یعنی لە ڕووی ژمارەی کورسیەوە هاوسەنگ ببنەوەم دوو ێزە بۆی کە حکومڕانیەکی بەهێزتر هەبێ و ئەم زۆنەش پەراوێز نەخرێ من باە شتێک بە جەنابتان بڵێم هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان نەرمی نوانەوە بەرامبەر هەموو هەر حیزبێک هەر پارتێک دروست ببێ نەرمی نوانەوە لەبەرێک یەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی سۆسیال دیموکراتە باوەڕی بەوە هەیە کە هەر کەسێک توانێت هەبێ بێتە مەیدانەکە خزمەتکە ئەم دەستی واڵایە بۆی و هاوکاریشە بێ نمونەمان لەبەر دەسایە چەند پارتێک دروست بوو هەمە هاوکاریشتیان بووین و یەکێتی زۆر لەم سنوورە لەم زۆنەیە بە دڵێکی زۆر فراوانەوە وەریگرت و پارێزگاریشی لێکردن بۆی کە تووشی هیچ کێشە و گرفتێ نەبێ بەداخەوانێ دوجار زانیمان کە یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە حیزبە کە ئەتوانێ بەرەنگاری ئەو کێشە و نەهامەتیان یا خۆی و کاگڕۆز وتیتی تحملی ئەو بابەتانە بکە کە حیزبێک یا پارتیشکە بەسەر ئێمە هێنایەتی ئەجینا یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دروست بوونەوە تا ئەم دقەیە خەمخۆری خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بە ئێستا شەوانێ زۆر جار ئێماڵی یەکێتی ئەم جار بە فۆرمێکی کەوە هاتوۆتە ناو مەیدانەکە و ئەوێ خزمەتکە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو بەرنامە ئەو پەیڕۆ پرۆگرامی کە هەیە بۆ هەتا ئەم دقەیە بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک بە بێ جیاوازی هەر هەمان بەرنامەیە بەڵام ئەم جارە بە هێزیی کە و بە توانایەکی کەوانێ بە سەرۆکیی زۆر گەنج و لاوانێ کە ئەتوانێت درێژە پێدەری ئەو خەباتە بێ کە سەرۆک مامجلال خوالێ خۆش بێ بەردەوام بوو لەسەری ئێمەش ئەم جارە لە پشتی کاک پاوڵاوانێ بە سەرۆکایەتی ئەو لاوە گەنجە ئەو پیاوە گەنجە ئەو سەرکردە گەنجە بتوانین زۆرترین خزمەت زۆرترین کورسی زۆرترین
هەوڵ و توانای خۆمان بغین لەگەڕ بۆ خزمەتکردنی بەگشتی کۆمەڵانی خەڵکی کوردستان نەک تەنها حیزبێک نەک تەنها پارتێک سەرۆک پاوەڵ ئەم بەرنامەیە هەیە کە سەرکەوتوو بین ئیشەڵا کە سەرکەوتوش ئەبین کۆمەڵە کورسی زۆر باش بەدەستێنین زۆرترین کاندیدمان سەرکەوتو بێ بۆ ئەو موسسەسێ بۆ پەرلەمانی کوردستان زۆرترین خزمەت بکەین بە کۆمەڵان بەگشتی بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان بەحرە هەر کەسێک ویستوێتی سواری لێ کردووە توانای یەکێتی نیشتیمانی کوردستانی بەکارهێناوە بۆی کە پارتێک دروستکە لە کوردستان بە تایبەتی لە زۆنی سلەیمانی چکە بەڕاستی زۆنی سلەیمانی زۆنێکی ئازادە ئازادی تەواویە بە خەڵکەکە هەر کەس ئازادە لە ڕەخنەگرتن لە کارکردن سەرپشک بوون بۆی کە چێ حیزبێک دروستەکە چێ پارتێک دروستەکە وەکو پێم وتی هاوکاریشی بوو و پارێزگاریشی لێ کردووە بەڵام ئەم جاران جیاوازە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساحەکەیە توانایەکی زۆر باش وەکو عەرزم کردی کۆمەڵەکاندیدی زۆر باش ئەم جارە هەموو کادرەکان و هەموو ئەندامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە یەک ئاڕاستە بەرەو پێشەوەڕین وەکو جەنابی سەرۆک باوەڵوتی ئاڕووناینەوە بۆ دوا ئەم جارە تەنها بۆ پێشەوەڕین زۆر باشە دەتانێت حکومڕانی هەموو هەرێمی کوردستان بکەن وامان نیازە ئینشەڵڵا زۆر باشە کاک ڕۆز لە ڕابردوودا لە سلێمانی جۆرێک لە فەوزا هەبوو ینی فەوزای سیاسی هەبوو فەوزای دەنگدەر هەبوو هێز دروستە بوو وەکو تو ئاماژۆ پێکرد هێز هەبوو کوێ ئاسمان و دواتراتۆتە خوارەوە ئێستا هێزی تر هەن لە ساحەکەدا بەڵام چەکی دەستی ئەم هێزانە ڕەنگە چەکێکی کورد مەودا بوو بێ پێ دوایە ئێستا یەکێتی ترە و هێزەیە کە ڕێکە بۆ جۆرە لە فەوزا نادا و گەشتۆ بۆ قەناعەتی کە بێ هاوسەنگی هێز بگەڕێتەوە لە نێوان زۆنەکانیشدا لە ڕووی ژمارەی کورسیەوە لە ڕووی ژمارەی دەنگدەرەوە و لە حکومڕانیە کاکە ڕانکۆ یەکێتی ڕێگە بە هەموو جۆرێک لە چالاکی سیاسی ئەیە و ڕێگەشی پێیاوە بەڵێ ئەمە جوانیەکەی یەکێتیە ئەوەی کە ئەم جارە ڕێگەی پێنادا کێیە خەڵکە خەڵک لەوە تێگەیشتووە ئەم زۆنە کە ناومان ناوە زۆنی سەوس باسەکرێ زۆنی سەوس ئەم زۆنە زۆنێکی ملەون بوو لە ماوەی ڕابردوو ئەم زۆنە بەدەستی ئەنقەس لە یەکێتی تێک دراوە ملەوەنکردنی ئەم زۆنەی کە لای ئێمە و لای خەڵکی تر باسەکرێت زۆنی سەوس بۆ باسەکرێت زۆنی سەوس لەبەر خاتریەوەی یەکێتی پێ ناشرین کرێ لەبەر خاتریەوەی یەکێتی پێ تاوانبار کرێ خەڵک تێگەی لە ملەوەنکردنی ئەم زۆنە زەرمەندی یەکێتی زەرمەندی یەکەمی خەڵک خۆیەتی وزای دەنێشێتی نیشتیمانی کوردستان بۆیە قەناعەتێکی تەواو لای خەڵک دروست بووە ئەو مۆدێلە لە سیاسەتکردن باوی نەماوە و دوای ئەوە لە هەمووی گرنگتر چییە سلەیمانی تەحمولی ئەم هەموو تاقیکردنەوەی ناکە کاکە یعنی تۆ بێ هەر هەڵبژاردنێک 1001 بەزم و ڕزمی بۆ دروست ئەکرێ ئەوکرێ و ناکرێ خۆی 4 ساڵە ئیگەێنە 5 و 6 و بە 1001 ڕێکەوتنی پێشوەختە و ئەمە و ئەوە سەر ڕایەوە بێ هێزێکی تر تاقیکەیتەوانێ کە لە هێزێکی تری فەشەل هاتوو جیابۆتەوانێ نابێ یان هێزێکی تر تاقیکەیتەوانێ کە لە وەختێکە هەموو قوتی ئەم سنوورە لای تۆ بووە ئێستا بڕۆی لە سفرەوە دەست پێ بکەیتەوە نا خۆ خەڵک ئەوە نەبێ ئیشە خەڵکەوە مرتاحە نا خەڵکەوە مرتاح نییە کاکە بۆیە تەنیا هێز کە بتوانێ کۆتایی بەم دۆخە بێنێ کوردستان بخاتەوە سەر شاڕێیان ڕێگە استراتیجیەکەی خۆی کە ئایندەی خۆمان مناڵەکانمان نەوەکانمان ئاشکرا لێمانەوە دیار بێ کە ڕوونە ڕۆشنە تەنها هێزێکێتی نیشتیمانی کوردستانە و بەس کەواتە یەکێتیە گەر بەوە ناوی بنین ئەو دۆخی کە تێپەڕی یەکێتی سزای خۆی وەرگرد ینی خەڵکی ئەم ناوچەیە هێزی تریان تاقی کردەوە ئێستا تر کاتیەوەیە بگەڕێنەوە سەر ئەو هێزەی کە ئەتوانێت حکومڕانیەکی سەرتاسەری بکە دڵنیایی کاکە شت بە تەجروبەیە هەموو شتێ لە حیاتی ئینسانە وادیە باش یەکێتی تەجروبە کراوە یەکێتی تەجروبەی هەیە یەکێتی ئەو کێشانش کە خەڵک لێی ناڕەحەت بوو و لێی دڵی لە یەکێتی ێشاوە ئەگەر بە تەواوی لێی ورد بیتەوە بە ویژدانەوە سەیری بکەی هەموو کێشەکان بۆی دروست کراوە کاکە ئەم دەسەڵاتی کە لێرە دروست کراوە ئەم ناڕەوایی کە پەیڕەوە کرێ لە ماوەی ڕابردوو دەسەڵاتێکی خۆسەپێنە دەسەڵاتێکی ناهاوسەنگی ناسیاسی ناعەقڵانیە
کە تەحملی ناکە هەر دۆخی کوردستان هەرێمی کوردستان بەگشتی تەحملی ئەم جۆرە لە دەسەڵات ناکە تەحملی ئەم جۆرە لە تاکڕی و سیاست ناکە لە دنیای سیاسیە لە هیچ شوێنێکی دنیا مۆدێلی ئەم جۆرە لە تاکڕەوی نەماوە کاکە مۆدێلی نەماوە کاکە گیان وەکو ئەزانین کە مۆدێلی نەماوە ئەیخۆ فیدباکەکەشی وەرگرتوتەوە ئەیخۆ نەتیجەکەشی وبینیوە وانە چێ ڕازیە تۆ ڕازیت نە ڕازی نیت خەڵکیش ڕازی نییە بۆ خۆی لە من باشتریە بینێ ئەوەی کە بەم دەسەڵاتە ئاڵێ دەسەڵاتێکی سەرکەوت و ناجح بە قورئان قەناعەتی تەواوی بەوە هەیە کەوانە لەبەرەوەی ئینسان لەگەڵ نەتیجە تەعاملەکە نەتیجە حسابە یعنی من چی ئەڵێم تۆ چی ئەڵێ مهم نییە سەی دۆخی خەڵکە چۆنە یعنی من بەشداریەکێتی بەشداریەکی ڕووکەشیەوە خەڵک لێ رازی نیە و لە کاتێکدا یەکێتیش پێکێنەری ئەسڵەن لە ڕووکەشیش حکوومەتەکە ئەسڵەن لە ڕووکەشیش کەمترە حکوومەتی پێشووی هەرێمی کوردستان کە دامەزرا لەسەر کۆمەڵێک بنچینە و ئیتیفاقی و ڕێکەوتنی سیاسی بووە کە ئەم ڕێکەوتنە سیاسیانە هەموو حکوومەتەکانی دنیای لەسەر پێگیە شتەکە زۆر طبیعی و ئاساییە بەس ئەوەی کە ناتەبیعی و نائاساییە چییە ئەم ڕێکەوتنە بە بسمیلاکەیەوە لەسەری سەرەوە تا سەدەق الله العەزیمەکەی خواری خوارەوەی هیچی جێبەجێ نەکراوە یعنی یەشێتی هیچ بەرپرسیارەتیەکی لەو دۆخانەی ماوەی ڕابردوو بەرناکەوێ ئەگەر بە ویژدانەوە سەیری بکەیت بۆ لەبەرەوەی بەشدار نەبوو لە بڕیاردان لە هیچ پرۆژەیەکە بەشدار نەبوو لە بڕیاردان لە هیچ قەرارێکی سیاسی ئەوەی کە لای حکوومەتەوە دەرچووە بگرە ئەو تۆزە قووەتەی کە کوردستان ماویەتی بە پشتیوانی یەشێتی ماوەتەوانێ و بۆ خەڵک بۆ بە دەغیلەیەک یان بۆ بڵین بووە بە هەوێنێک ئێمە بتوانین خۆمانی لەسەر پێ بنیاد بنینەوانێ زۆر باشە کەواتە خاتکۆسەر دەنگێکی زۆری نەبێنن بچنە پەرلەمانی کوردستان لەوێ چی دەکەن ئاسوی حکومڕانی هەرێمی کوردستان بە شۆ دەکا ئەگەر یەکێتی زۆری نەی کورسەکانی پەرلەمان بەدەست بێنێ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی هاوسەنگی هێز زۆرترین خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی هەموو شار و شارۆچکەکان بێگومان بێجیاوازی زۆر باشە لێرەوە چی بە دەنگدەرەکان تەڵێ گەر دەنگت پێ بدەن بەدەنگدەرەکانم ئەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە هێزێکی کەیە توانایەکی هەیە کارنامەیەکی کەیە دەنگ بدەن بە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتن بەدەستێنی زۆر باشە هەروەها کاندیدی ژمارە هەشتا زۆر باشە کاگرۆس دواقسی تۆمان گوێ لێبێ تۆ ئەوەی کە باسمان کرد لە ئاستە گشتێکی ئای وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەستنا پەرلەمانی کوردستان و کە دەتانەوێ زۆرینەی کورسەکانی پەرلەمان بەدەست بێنن بەڵام لەسەر ئاستی کەسێکی ئەزمونداری بە تایبەت لە بواری بازرگانیدا پرۆژەتان هەیە بۆ ئەم بوارە زۆر جار گلەیەوە دەکرێت بە تایبەت سەرمایه‌دارەکانمان دەڵێن دەستیان ناوەتە بینەخاخای بازرگانی و جوڵەی بازرگانی ئەم ناوچێ پرۆژەتان هەیە بۆ ئەوە لە ڕێی پەرلەمانەوە ڕۆژە یاساتان هەبێ و کرێ بە یاسا و ئەو نادادی لە ڕابردوودا هەبوو نهێڵدرێت وڵاهی کاکەڕانکۆ من بە چڕی ئیشم لەسەر سێ پرۆژە یاسا کردو بەڕاستی و خۆشبەختانە ئەم سێ پرۆژە یاسایە پارەشی پێ تێناچێ باش لەگەڵ واقعی ئێستا ئێمە زۆر بە تەواویە کە گرێتەوانێ جا حکوومەت زۆر حەزی لەو پرۆژە یاسایەتی پارەی تێنێت ناحەقیشی نییە پارەی پێنیە قەیچێکە ئەوەی ئێمە پێویستمانە چییە بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژانەی کە ئێمە جێبەجێکەین چییە مۆر و مشەماگە حکوومەتە باش یەکەمینیان بۆ دەرچوانی خوێندکاران بەگشتی ئەوەی ساڵانی ڕابردوو کە ناویان لێنراوە خۆ بەخشیان هەلی کاریان بۆ دەست ناکەوێمانە ئێمە کارێکی تەواوم کردووە من وەک خۆم وەک ڕەوەست ئیشم لەسەر کردووە کە لەو هەلیکارانەی وڵاتانی دەوروبەر و دراوسێ یا وڵاتانی دنیا بتوانین ئەو هەلیکارانەی کە لەوێ ڕەخساوە بۆ جیهان لەوێ ئێمە هەلیکاریان بۆ پێیاکەین کە شتەکە زۆر ئاسانە نمونەیەکی زۆر بچووکە بەمێ ئێمە لە وڵاتانی کەنداو بۆ نمونە ئەوان 4 ملیۆن هاوڵاتی نزیشی 14 ملیۆن 13 ملیۆن و کەسێک هەلیکاری ڕەخسانەوە ئەم هەلیکارە بۆ جیهانە بۆ جیهان بۆ هەموو دنیاە وانە
ئێمە زۆر بە ئاسانی توانین گەنجانی خۆمان لێ بخینی ئیشەوە زۆر ئاسانە ئەتوانی باوەڕ کە ئەتوانین من خۆم ئیشم لەسەر کردووە و ئەمە وعدە لای منەوانێ و کە ئیشی لەسەرەکەی و کە جێبەجێ گەنجان ئێمە لە دەروی وڵات کارکەن لە وڵاتانی تر کارکەن بۆنە بە تایبەت بۆ نمونە کەرتی تەندروستی یان با بڵێن تەندروستکاران بەگشتی سعودیە وڵاتێکە هەرچی کادری صحیح هەیە هەمی لە دەرەوە هێنێ ێ باشە سعودیە ساعات و نیوەک 2 ساعت لە منەوە دوورە وانە بۆ بچێت لە فلیپین بیهێنێ بۆ بچێت لە سین بیهێنێ ئەی بۆ من کادرە صحیەکەی خۆ مینێمەکە لێرە ئیشی دەست ناکەوە ئاخەریکە ئیشەکەشی بیرەچێتەوە چی پێویستە دەورەیەشی پێویستە لەگەڵ سعودیە ئیتیفاقەکەم بە چ کوالیتیەتەوێ ئەم کادرە و بۆ فێرکەم با بۆت بنێرم خۆزگە نمونەی سعودیە و نێنێتەوە ئێستا ڕەنگە گەنجەکانمان بڵێن چیرۆکی فیلمی ژیانی بزنەکە بێنەوە بەرچاوی خۆیان بڵێم چین لێ کار بکەین ڕەنگە ژیان و دۆخمان زۆر خراپ بێ ئەو فیلمی کە لەم دواییە بڵاو بۆیەوە و هەموو جیهان سەرکۆنی دەسەڵاتی ئەوێ هەموو شتێک دوو دیوی هەیە دیوی جوان و دیوی خراپ ئێمە باسی سوود ئەکەین کە لە سعودیە ئەگەر حەج قسەیەکی لەسەر بێ بۆ نمونە ئێمە باوا بکەین سوود لە جوانیەکانی ئەوێ وەربگرین بۆ گەنجەکانی خۆمان بۆ خراپە وانە دوو هەرچی دەرچوومان هەیە لە زانکۆکان لە پەیمانگاکان کە دەرەچن دوایەوە شەهادەکان لەبێ لە ماڵەوە بەسەر مۆدلی نەما بە دیواری شاڵی واسی وانە باش ئەی بۆ کوالیتی خوێندنی ئێمە وای لێنێت کە ئەم گەنجە لێرە خوێندنی هەلی کاری دەست نەکەوت بتوانە شەهادەکەی خۆی هەڵگرێ بچێت لە وڵاتێکی تر ئیش بکە خۆمە پارەی تێ ناچێت کاکە ئەمە چی پێویستە کوالیتی خوێندنەکە و بگونجێنی لەگەڵ وڵاتانی ترە بۆی بتوانین لە شوێنێکی تر ئەوەی دەستکەوێت دوای ئەوە شتێکی تر هەیە کە من زۆر بەچڕی ئیشی لەسەرەکەم و زەڕورە و پێویستی حتمی هەمومانە بێ جیاوازی دروستکردنی بانکێکی نیشتیمانی بانکی نیشتیمانی پەیوەندیدارە بە قوت بە جیرفان بە داهاتووی هەمومان بێبێ جیاوازی بە داهاتووی ئەو مناڵانش کێشتە لە دایک نەبێت بۆیە ئەمانە هەمووی شتی استراتیجی و پارەشی تێ ناچێت هیچی دیارێکمان لە حکومت نایە یا دینار بەس پیانەڵێنەوەی پیانەڵێن و پلانەی بۆیان دانین جێبەجێکن گەژماری من نابێ بانکە کە شتێکی جیاوازە و بانکی نیشتیمانی ئەو مۆزوعە بازرگانیە ئەو شتێکی ترە بانکی نیشتیمانی پێویستە هەبێت لەبەرەوەی لە هەموو قەیران لە هەموو دۆخێک یارمەتی هەموو لایەن و سێکتەرێکەیە یارمەتی هەموو چینێکەیە یارمەتی سەپۆرتی هەموو هاوڵاتیەکە بەبێ جیاوازی بۆ لەبەرەوەی وەک جیرفانی باوکێ وایە لای چووە تۆ پێویستێ بوو ئەبێ بانکی نیشتیمانی یارمەتی تۆ دەستێکی ئەمینیشە لێک خولەکە ئەگەر بە دەنگدەرەکانت بڵێ یان پامێکت بۆیان هەبێ من بە دەنگدەرەکانی خۆم و بە دەنگدەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێم و بە دەنگدەران بەگشتی ئەڵێم ئێمە قسەمان بەس لەسەر دەنگدەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان نیە قسەمان لەسەر هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئێمە بە بێزاری و تووڕەییمان لە ڕابردوو و بە ئومێدمان بە داهاتوو داواتان لەکەین پاڵپشتمان بن پشتیوانمان بن ئێوەش ببنە بەشێک لە ڕاستکردنەوەی ئەو بارە لاسەنگەی کە بەرەوشی هەمومانی گرتووە زۆر سپاس زۆر سپاس بۆرێک لە بەڕێزان کاگرەوە زەحمەت شا کاندیدی ژمارە 61 هەروە خاتو کەوسەر محەممەد کاندیدی ژمارە 18 سپاسانەکەم بە هیوایەوەی لە پەرلەمانی کوردستان بتان بینینەوە ئەوەی کە لە بیرۆکەی ئێوەیە بەرنامەی ئێوەیە دەتانوێت جێبەجێکەن لەوێ لە خزمەتی خەڵکی کوردستانە توانن جێبەجێ بکەن سپاس بە ئامادەبوونتان بەخێراتن سەرتان زۆر بەخێربن خۆشەویستان بەرنامەی ستۆدیۆی 129 پێشکەشکردن کاتێک خۆش